یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران پێشکەش دەکات. لە کۆمەڵە فایلە سیاسیەکان فایلی ژمارە 2 ڕێفراندۆم. وشەی ڕێفراندۆم لە ڕیشەی ڕێفۆرم بەمانای گەڕانەوە وەرگێڕاوە و ئامانج لە گەڕانەوە بۆ ڕای خەڵکی وڵاتێک لە ڕێگەی دەنگدان سەبارەت بە بابەت گەلێکە کە حکوومەت خۆی توانای بڕیاردان سەبارەت بەم بابەتە گرنگەی نەبێ. هەر بەم هۆیەش بڕیاردان بۆ ئەم پرسانە دەگەڕێتەوە سەرڕای خەڵک. ئامانج لە ڕێفراندۆم دووریکردنە لە پەسەندکردنی یاسایەک کە بە زیانی زۆرینەی کۆمەڵگایە. لە حکوومەتی نوێنەری و پارلەمانی نوێدا لە ڕای گشتی تەنیا بۆ پەسەندکردنی یاسای بنەڕەتی یا ئاڵوگۆڕی بنەڕەتی لە حکوومەتدا کەڵک وەردەگرن. بەڵام لە هەندێک کۆمەڵگای بچووکتردا بۆ سەرجەم پرسەکان ڕای گشتی وەردەگیرێ. بە ئاڵۆزبوونی ڕەهەندەکانی ژیانی کۆمەڵایەتی خەڵکی کۆمەلگا بەجێگای ئەوەی کە خۆیان ڕاستەوخۆ بەگردبوونەوە لە گۆڕەپانی شار کۆ ببنەوە پرسەکان تاو توێ بکەن، نوێنەرانێک بۆ ماوەیەکی دیاریکراو بۆ ئەم کارە هەڵدەبژێرن. لە ڕاستیدا ئەوان ئیزنی حکمکردن لەسەر چارەنووسی خۆیان دەدەنە دەستی ئەم نوێنەرانە. لە هیچ کەم لە ڕووداوە مێژوویەکان کە تا ئێستێ لە جیهاندا ڕوویداوە هیچ نمونەیەک نادۆزرێتەوە کە ڕێفراندۆم بۆ ئاڵوگۆڕی یاسای بنەڕەتی کرابێ. بۆ نمونە ساڵی 2003 زاینی وڵاتی سۆیەت توانای بڕیاردانی نەبوو کە پۆڵی ملی خۆی بگۆڕێ بۆ یۆرۆ یا وە خۆی بمێنێتەوە. هەر بۆیەش بڕیاردان سەبارەت بەم بابەتەی لە ڕێگەی ڕێفراندۆم بە خەڵکی ئەوڵاتە سپارد. خەڵکی ئەوڵاتە سەبارەت بەم پرسە ڕای منفیدا و کڕۆن وەک پۆڵی ملی خەڵکی ئەوڵاتە مایەوە. لە ساڵی 1969 ژێنەرال دوگۆل بۆ پێداچوونەوە بە یاسای بنەڕەتی فەرەنسا ڕێفراندۆمی کرد و گوتی هەر کات خەڵک لەو ڕێفراندۆمە ڕای منفی بدا ئەو دەکشێتەوە. خەڵک ڕای منفیدا و ژێنەرال دوگۆل لە سەرۆک کۆماری فەرەنسا کشایەوە. هەروەها لە ساڵی 1994 ئەنجومەنی یاسادانانی ئەیالەتی ئۆرگۆن لە ئەمریکا بۆ یەکەمین جار لە جیهان بە 52 دەنگ بەرامبەر بە 48 دەنگ یاسایەکی پەسەند کرد کە دوکتورەکان ئینیان هەبوو ژیانی کەسانێک کە هیوایەک بۆ دەرمانکردنیان نەبێ کۆتایی پێبێنن. دواتر سکاڵایەک سەبارەت بەم یاسایە گەیەندرایە دیوانی باڵای ئەمریکا و دەرەنجام لە ڕێفراندۆمێکدا 60% خەڵک بەم یاسایە ڕێی موسبەتیدا و یاسای مردنی بەسوود لەم ئەیالەتە پەسەند و بەکردەیی کرا. لە ئاکامدا ڕێفراندۆم بۆ ئاڵوگۆڕی سیاسەتی حکوومەتی مەوجود و بۆ پێداچوونەوە بە یاسای بنەڕەتی کەڵکی لێوەردەگیرێ و تا ئێستێ لە هیچ شوێنێکی دنیا نەبینراوە کە بۆ ئاڵوگۆڕی یاسای بنەڕەتی وڵاتێک لە ڕێفۆرم کەڵک وەربژیرێ. هەر کات ئامانجێکی ئاوا هەبێ لە پلیبسایت یا ڕای گشتی بۆ گۆڕینی ڕژیم یان دانانی یاسایەکی نوێ کەڵک وەردەگیرێ. ڕای گشتی بۆ گۆڕینی ڕژیم کە مانای ڕای گشتی بۆ ئاڵوگۆڕی دەسەڵاتی زاڵی حکوومەت دەدا لە ڕیشەی ڕۆمی پلیبس بە مانای خەڵکی ئاسایی وەرگیراوە. پلیبسایت کەم و زۆر لەلایەنی فامکراو لەگەر ڕێفراندۆم لە یەک بنەماڵن بەم جیاوازیە کە ڕێفراندۆم بۆ گۆڕینی سیاسەتی دەوڵەت و پێداچوونەوە بە یاسای بنەڕەتی و پلیبسایت بۆ گۆڕینی ڕژیم و پێکهاتەی تەواوی حکوومەت بەکاردەهێنرێ. بە گوتنێکی دیکە ڕێفراندۆم جوورێک لە هاوشێوەکانی پلیبسایدە و ناتوانێت لە بابەتە گرنگەکان کە پەیوەندیان بە توانای زاڵی حکوومەت و گۆڕینی ڕژیم و یاسای بنەڕەتی هەبێ کەڵکی لێوەربژیرێ. هەر بەم هۆیەش ڕای گشتی بۆ گۆڕینی حکوومەت لە ڕووی زانستی و مافی سیاسی بە دێموکراسی ڕەواڵەتی ناو دەبن. لە کۆماری ئیسلامی ئێران بۆ گۆڕینی یاسای بنەڕەتی ویلایەتی فەقی بە یاسایەکی بنەڕەتی ئازاد لەسەر ئەساسی زانست و مافی سیاسی ڕێفراندۆم ناتوانێت کەڵکی حقوقی هەبێت و دەبێت لە پلیبسایت کەڵک وەربگیرێ. هەروەها شێوەیەکی دیکە لە ڕایگشتی بوونی هەیە بە هەڵبژاردننی ناوی دەبن. کاتێک ڕایگشتی بە هەڵبژاردننی ناوی دەبن کە لە نووسراوەی پێشکەشکراو
بۆ تەنگدانی خەڵک چەند بژاردەیەکی جۆرا و زۆری تێدا دیاری کراوە کە بەشداربووانی ڕفراندۆم یەکێک لەم بژاردانە هەڵدەبژێرن.